من ناوم بەختیار شێخ حەسەنە بۆ زیاتر لە 21 ساڵە لە وڵاتی بەریتانیا نیشتەجێم ئێستا دانیشتووی شاری لیدزم لە قاتعی یۆرکشە. من هاوسەرگیریم کردووە، خاوەنی 6 مناڵم، 4 کوڕ و 2 کچم هەیە، 5 هاوسەرگیریان کردو و تەنها دانەیەکیان ماوە. سوپاس بۆخوا مەرحەلەکانی خوێندنیشیان بە باشی بڕیوە کە 4یان شادەی باشیان هەیە، شادەیەکەوە ئینسان وەکو باوک دایک دڵی پێی خۆش بێت. یەکێکیان پارێزەرە، یەکیشیان سەیدەلانیە، دانەیەکیشیان کیمیای تەواو کردووە، دانەیەکیشیان بزنس مانیجمنت ئیداری تەواو کردووە. سوپاس بەخوای گەورە، خوای گەورە فەزڵی ئەوەی لەگەڵ منان کردووە کە من خۆم ئێستا کە هاتم ئەم وڵاتە سەرەتا نزیکی 150 کیلومتر ئەڕۆیشتین بۆ ئیش دەستیشمان ناکەوە، بەڵام سوپاس بۆ خوای گەورە فەزڵی لەگەڵ منان کردووە. ئێستا من خۆم خاوەنی بزنسم، ئۆفیسێکی گەشتیاریم هەیە لە شاری برادفۆرد. سوپاس بۆ خوای گەورە، ئیشەکەمان زۆر باشە، من زۆر پێی رازیم، ئەوەش فەزڵی خوای گەورەیە. حەز دەکەم ئیشارەی بەم بەوەی کە بەراوردێ بکەم لە بینی ژیانی ئێستا و ئەو سەردەمەی کە من هاتووم 2000ەکان 2001 کە من هاتوومەتە وڵاتە. لەو سەردەمەدا بەڕاستی هەمووی زگورد بوو، هەمووی ڕاکەڕاکەی ژیانی ئەکرد، هەمووی قەرزار بوو. بەڵام سوپاس بۆخوا لە دوای ئەوەی وردە کوردیش وەکو نەتەوەکانی تر ئێستا پێگەی خۆی باشی هەیە لە ڕووی دینداریوە، لە ڕووی سەرمایە گوزاریوە. ئێستا بۆ نمونە هەر لەم شارەی لیدزی ئێمە 4 مارکێتی زەخمی تێدا هەیە کە هەمووی مارکێتی زەخم و سوپاس بۆ خوای گەورە زۆر باشە و بەدەیان مارکێتی تریشی تێدایە. و ئێستەش بەنسبەت ئەو پەیوەندی و عەلاقەی کۆمەڵایەتی کە هەیە زۆر باشە. یعنی لە ئاستێکایە کە ئێمە ئیسفادەمان لەو پەیوەندی و کۆمەڵایەتی یەکتر کردووە و مناسبەی دینیەکان، مناسبە ئاینیەکان، مناسبە نەتەوەیەکان کۆ ئەبینەوە. بەڕاستی یعنی زۆر لەزەت و زۆر خۆشی لەو وەزعانە ئەبینین. حەز دەکەم ئیشارەیە بەوە بەم کە بەراوردێ بکەم لە بینی ئێستا و ڕابردووی 20 ساڵ لەمەوە پێش کە ئێمە ئەو سەردەمە هاتینە ئێرە من لە ئەچوینە مزگەوتی پاکستانیەکان جومعەمانە کرد. بەڕاستی زمانیان پاکستانی بوو، لیان تێنە ئەگەیشتین. ئەو سەردەمەیش ئینگلیزیەکەمان وا نەبوو کەوا لیان تێبگەین. بەڵام سوپاس بۆ خوای گەورە، فەزڵی خوای گەورە لەگەڵ ئێمە زۆر باشین، لە هەموو ڕوویەکۆ باش بووین. ئێستا کورد لە بەریتانیا ئەوەی من معلوماتم هەبێ و زانیاریم هەبێ زیاتر لە خاوەنی 30 مزگەوت زیاترین. و هەر بەنمونە ئەم شارەی ئەم ئێمە کە لە لیدزەژێم مزگەوتی لینکن کە سوپاس بۆ خوای گەورە ئەوەی چالاکی مناڵی تێدا هەیە، دەرس و دەوری ژنانی تێدا هەیە، مامۆساکان وانەی تەفسیر دەڵێنەوە، مامۆساکان عەقیدە دەڵێنەوە. وەکو ئێمەش نەتەوەکانی تر ئێستا ئێمە خۆمان خاوەنی پێگەیەکی باشین لە هەموو ڕوویەکی دینداریوە. و ئەوەی کە من ئەمەوێ زۆر ئیشارەی پێبەم داوا ئەکەم لەو باوکو دایکانە زیاتر ئیحتیمام بە مناڵەکانیان بدەن، با چاویان لەوە نەبێت پارەی بۆ سەرڤەکەن، لە ڕووی مادیوە زەرەرەکەن بۆ مناڵ بۆ مزگەوت، با مناڵەکانیان بنێرن بۆ مزگەوت، با لە ئەوەڵۆ هیلاک بن لە دوایە ئیسراحەتی لێ دەکەن. چونکی من ئەوەی جارێک لە کۆبوونەوەیەکا بووین، عایلەیەکە بوو باوکێک ئەی من مناڵەکە ئەنێرم فێری زمانی کوردی بێ، ناینێرم فێری بەڕاستی دینداری و ئەخلاق و ڕەوشت و عەقیدە ببێ. بەڵام من ئەزانم ئەو باوکە لە دوایە گیرۆدەی ئەو مناڵی ئەبێ، چونکی بەڕاستی لێرە مناڵک ئاگاد لێی نەبێت لە دەست دەرئەچێت. بسم الله. السلام عليك. هلا خالد شلوني؟ باشي. تو شلوني؟ باشي. السلام عليكم. باشي دايما.
تۆ چۆنی ئەمڕۆ چۆن بوویت؟ باش بووی ئینشەڵڵا باشە بیت ئەمڕۆ ڕەنگە باشە باشە ئینشەڵڵا باشە بیدایە. سلام علیک بۆ ئوختکو برانە مانگی ڕەمەزانتان پیرۆز بێ بەبێ بۆی بەدڵی خۆش ئینشەڵڵا من حەبە ساڵەوام لێرە لە خوا بەزیابێ کوڕ و کچوو هەموو ڕێک و پێکن باشن بووم باشین و ئایلەیەکی باشە و مزگەوتمان هەیە و قورعانی تیا خوێنین و مزگەوتی خۆمان کردوتەوە یەک دەنێک بێ تاقەنی لە وڵاتە زۆر دڵخۆشین لە وڵاتە خۆت ئەچم هەموو ساڵێ کەرتێ دوو کەردە ڕۆمەنەوەڵا ئایلەکەم وا لێرە و منجی لەگەڵ ئەوانم و کاکە کامرانگیان وام لەگەڵ ئەمان و ئایلەی باش و خێزانی باش و هەموو لایە ئەو ماڵی باش و کەسی باش و کۆبینۆ لە مزگەوتا خۆشە زۆر خۆشە ئایلە کوردی زۆر والێ زۆر باشە هەرۆ کوردستان وایە ئایلەکەمان هی ئێریش زۆر خۆشە بەخۆشی ئیشەڵڵا مانگی ڕەمەزان و دڵخۆش بن لە هەموو شتێ ئیشەڵڵا بە لەشی ساغ ئیشەڵڵا وەڵا خۆشە مزگەوتە کوردیەکەمان کۆبوون و قورعانی تیا خوێن نوێژی تیاکەن تەراویحی تیاکەن قورعانی تیا خوێنن زۆر خۆشە ماشەڵڵای لێبێ لا حول ولا قوة إلا بالله. من ناوم پەروین سابرە حەبە ساڵە نیشتەجێ ئێرەی الحەمدوللا وڵاتێکی زۆر خۆش و ئەمین و ئامانە بۆمان لەخوای گەورە بە زیابێ دین و ئیمانمان پارێزراوە لێرەیە سوپاس بۆخوا ماڵ و مناڵمان عایلەمان هەمووی چاک و خواناسن سوپاس بۆخوا کارێک ناکەن خوای گەورە لێیان ناڕازی بێ الحەمدوللا باوکێکی شازیان هەیە مناڵەکان سوپاس بۆخوا بە یارمەتی هەردووکمان مناڵەکانمان پەروەردە کرد تا ئێستا الحەمدوللا خوای گەورە لێیان ڕازی بێ ئێمەش زۆریان لێ ڕازین هەر مناڵێکیان گەیشتن بە ئەنجامی خوان سوپاس بۆ خوای گەورە دوو کچم هەیە زەواجیان کردووە دوو کوڕی تریش سییانەوە زەواجیان پێکێکم ماوە ئەویشم لە جامی الحەمدوللا تا ئێستا بە باشی خواناسی هێناویانە سوپاس بۆخوا بە یارمەتی باوکی پەروەردەمان کردن الحەمدوللا من وەکو دایکی زۆر ناڕەحەت بووم بەڕاستی زۆر بە سەختی پەروەردەم کردوون تا گەیاندوو من بەم ئاستا الحەمدوللا ئیسە بە یارمەتی خوای گەورە شکر هەمویان پێک گەیاندن و یەک دانەمان ماوە بچێتە خانەی خۆی پەروەردەکردنی مناڵ بەراوردی وەکو کوردستان زۆر سەختە لێرە دایکان و باوکان زۆر ناڕەحەت دەبن بە مناڵەکانیانەوە لەبەرەوەی مناڵ لێرە کولتوری زۆر جیاوازە لەگەڵ کوردستان لە کوردستانە هەمووی مسلمان و خواناسە لێرە ئایدیایەکی تری هەیە لەگەڵ کوردستانە لێرە زۆر سەختە دایک و باوکان هەر زۆر ناڕەحەت دەبن بە مناڵەوە الحەمدوللا لەم مانگی ڕەمەزانەیە من زۆر دڵخۆشم چونکە ئێواران کە عایلەکەم یەتەوە پێکەوە خوانی ئێوارە بەڕێەکەین سوپاس بۆ خوای گەورە ئەم دینەوای لێ کردوین کە ئاوا بە جەمعی و بە عایلەی پێکەوە بین دایگە لەوانەیەشمان پێویست بێ ئێمە بچین بۆ بازارکردن تۆ فەرمووی لە خزمەتتا بین ناتوانێت تۆزە سەر ڕیشە دەرەوە هیلاکیشی لە باشەوی دایگە بڕۆین بسمیلا دایگیان ئیجازە ئێمە بە ئەمە بچین بازاڕەکەی مێنێ ئینشەڵڵا بسم الله سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون فرن خانوا بو ماركت الروين ماركتي حلال كان أتشين إن شاء الله اشتكرين شي بيويسا لبير ما نتشد بو بربان إن شاء الله بس سفرة كمان رازا وبيت مشتيان بخوا إن شاء الله شو گفتیان کەن بەڵێ فەرموو ئێوارە تۆ حەزی لە تێما بەدڵی تۆ بێشتەکان سپاس دەکەم وەڵا جامادان بەدڵی منە من حەزم لە بامیەیەکی خەس و خۆڵە و گۆشتی تیا بێپەراس و لەگەڵ مریشکێک جوان بیخەنا و فڕنەکە با ببرژێ و
سپاس دەکەم ئەزێ دەکێشی گۆشتەکە ئینشاڵڵا بزێنم ئەیتر بەدڵی خۆت وەکو خۆت ئاسایی چۆن دروستە کردووە جاران هەرا بە و نەشێوە دروستیکە و ئینشاڵڵا بەسەر چاو چاوەکانە خۆش بێ زۆر سپاس. سلام علیکم باشن شکر پروین عالم خارج کیلوی بینو سلام علیکم باشن کاکە گیان وڵا 1 کیلو هینمانە بەرێت لەو تێکەڵ ئەزێن نەبێ قازی على لقمة قازية. سلام عليك كاك ماجد. باشي كاك حاجيان تو تشوني باشي. أشياء كم حاضرة؟ أشياء كم إن شاء الله حاضرة بس بشكل مع أجري دميا يسيا كمان. بالوساوة ثانية. باشا. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو کڕیارە بەرزەکان و لە کوردانی شاری لیدز وڵاتی بەریتانیاکەین ئێمە وەکو ڕەوەندی کوردی حەڵال شۆپمان هەیە لە هەموو شارەکانی بەریتانیا هەم وەکو مارکێتی ئازەبان لە خزمەتی کڕیارەکانمانین بە خواردنی فرێش و حەڵال هەمیشە سەمون و نانی گەرممان هەیە هەموو ڕۆژێک شیرینی تازەمان هەیە شەربەتی فرێشی مێوشمان هەیە گۆشتی حەڵالمان هەیە گۆشتێکی جوان و مریشکی حەڵال بە تەریقەی ئیسلامی سرە بڕێن هەمووی حەڵالن کۆمەڵێک میوەی فرێش و جوان ڕۆژانەیەتە ناو مارکێتی ئازەبانەوە ئەو کەسانی کە ڕۆکەنە ئازەبان ئەتوانن هەموو پێداویستەکانی خۆیان لێرە دابینکەن بەبێ ئەوەی پەنابەرن بۆ هیچ جێگەیشکە. سندوز بەختیارە ژیانی هاوسەریم پێکێناوە خاوەنی سێ مناڵم سوپاس بەخوای گەورە دایک و باوکێکی باشم هەیە لە عایلەیەکی باشین خوشک و برای باشم هەیە سوپاس بەخوای گەورە فەزلی خوای گەورەیە ئێمە لە ئەوروپا ژین 17 ساڵە لێرەین سوپاسی خوای گەورەکەم سوپاسی دوم سوپاسی دایک و باوکمە کاتی خۆی کە ئێمە بە مناڵ ئێمەیان هێناوەتە ئەم وڵاتە هەر ڕێڕەوی خۆمانمان نەگۆڕیەوە لەگەڵ دایک و باوکمانە ئێمەیان بردوێتە مزگەوتەکانەوە سوپاس بەخوا مزگەوتەکانیشە تا ئێستا وتاری جومعان و کۆڕ و سمینارەکان و هەمووی بە زمانی کوردیە هیچ کێشەیەکمان بۆ دروست نابێت سوپاس بەخوای گەورە بۆ ئەم ماوە زۆرەی کە ئێمە لە ئەوروپا ئاژین هەتا ئێستا ئەوروپا نەبووتە ڕێگر لە زمان و جلوبەرگ و حیجابەکەیشمانە. شێخ بەختیارە نزیکی 20 ساڵە لە وڵاتی بەریتانیا ژین لەگەڵ عایلەکەم ئاژیم لە مناڵیەوە لێرەم هەموو مەرحەلەی مەکتەب و زانکۆم تەواو کردووە ئەلحەمدولیلا 2 ماستەرم هەیە لە قانونا پارێزەرم لە بەریتانیا و لێرەشەوە ئەمەوێ یەکەم جار سپاسی خوای گەورە بکەم و دووەمیش سپاسی دایک و باوکم بکەم کە زۆر پشتگیرم بوون و یارمەتیان نام لە هەموو مەرحەلەی خوێندنا و ئێستا سپاس بخوا ئۆفیسم هەیە لە شاری لیدز ئیشی پەنابەری و ئیش بۆ بزنسەکانەکەم و ئەمەوێ دایمە یارمەتی دەربم و ئەو کەسانەی کە تازێن بۆ بەریتانیا و پێویستیان بە یارمەتیە من دەرگای ئۆفیسەکەمان دایمە کراوێ و لە خزمەتی ئێوەی بەڕێزاین بە مادی بەیە بە معنەوی. سوپاس بەخوای گەورە ئێمە خانەوادەیەکی قەرەباڵەخین ئێواران خوانێکی خۆش دروستەکەین لە بەرەوەی هەمومان پێکەوە بە جەماعەی دانیشین ڕۆژ و ئەشکێنی نزیکە بینەوە لە وردەوردە لە دەمە ئێوارە خۆمان حازرەکەین بۆ کاتی بەربام چێژ لێنێ شتەی فاسۆلیان لێناوە مریشکیشم هەڵ کزاندووە وەرزی گۆشتە ئەمەش سووبە
جوانی دنیاشێ بەسەر چاو تۆ چۆن ئەڵێ پروین خان هەوای ژن خی گەورە وەریگرێ ئیشەڵا خوا قبولی کا ئیشەڵا وەختی بەربانگە ئیشەڵا ڕۆژۆچکێن و خی گەورە یارمەتیتان کە خی بێوەیتان کە خوا یارمەتیمان کە خوا ڕۆڵەکانمان بێوەی کە خوا سورەمان هەر ڕازاوە بێ هی هەموو مسڵمانێ ئیشەڵا خی گەورە یارمەتیدان کە مانگی ڕەمەزانە مانگی خێر و بەرەکەتە ئیشەڵا خی گەورە وەریگرێ خی گەورە وەریگرێ ئیشەڵا خوا بێوەیتان کە ئیشەڵا اللهم صل على محمد سيدنا محمد الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم وەکو بیرخستنەوەی بۆ خۆم و بۆ هەموو ئەو باوکو دایکانەی کە لێرە ئەژین خی گەورە فەرمێ وەذەکر فەئینە الذیکرا تەنفع المؤمنین بەڕاستی ژیانی ئێرە جیاوازە ژیانی ئێرە سەختە ژیانی ئێرە ناڕەحەتە لە ڕووی مادیوە ناڵێم لە ڕووی پەروەردەیوە ئەڵێم جا لەبەر ئەوە بەڕاستی من کە چوومەتە ئەم مەرحەلە نەڵێم خۆم سەرکەوتوو بووم و لە سەد و ئەمانە زۆر هیلاک بووم زۆر ناڕەحەت بووم ئەوەی کە زۆر گرنگە تکا ئەکەم لەو دایک و باوکانە بەڕاستی هەر لە سەرەتاوە ئاگیان لە مناڵەکانیان بێت بزانن بۆ مەکتەب بیان بن بیان هێنەوە بزان ڕەفیقایەتی کێ ئەکا چاودێریان بکەن چونکی پەروەردەکە قورسە مناڵ کەوتۆتە ژێر کاریگەریەکی قورسۆ لێرە 6 سەعات بڵین بەلایانی کەمەوە لە مەکتەبە مامۆسا دەرسیان پێ دەڵێت دەیان نەتەوەی تر لەو پۆلەی ئەو مناڵانە هەن کە بە یەکۆ ئەژین لەوانەیە تەسیراتی مناڵەکانیان لەسەر بێت تەسیراتی برادرەکانیان لەسەر بێت جا چاکترین شت بۆ ئەوەی کەوا لەم مینە بپارێزرێن لەم ناڕەحەتی و لەم دەردە ئەوەیە کە باوکو دایک لەگەم مناڵەکانیان ناچاودێریان بکەن زیاتر بەڕاستی پێویستیان بەوەیە کە فێری ئێمە موسڵمانین دینی ئێمە جیاوازە زمانی ئێمە جیاوازە لەگەم مناڵەکانیانە بۆ مزگەوت بۆ شوێنە تایبەتیەکان بیان بن و درێغیان لێ نەکەن بەنسبەت ئەو شتانەی کە مناڵ حەزی لێتی لە شەرع لا نادا بە ڕەزیلیان لەگەڵان نەکرێت تکا لە باوکو دایکە بەڕێزەکان دەکەم کە مناڵەکانیان لە مزگەوتەی ئێمە لە هەموو مزگەوتی شارەکانی ترا مەکتەبی کوردی هەیە ئەو مەکتەبە کوردیە هەم فێری دینیانەکەن فێری ئەخلاقیانەکەن فێری زمانی خۆیانیانەکەن زمانی کوردی و فێری عادات و تەقالیدی خۆمانیانەکەن لەو مزگەوتانە زیاتر فێری پەروەردەی ئیسلامیانەکەن چونکی پەروەردە ئیسلامیەکە مهمە ڕەوشتەکە مهمە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم من هاتووم بۆ تەواوکردنی ڕەوشتە جوانەکان لەبەر ئەوە تکایژەکەم لەو باوکو دایکانە بەڕاستی ینی زۆر ئاگیان لە مناڵەکانیان بێت باوکێک کە جگەرە دەکێشێ ناتوانێت بە مناڵەکە بڵێ ڕۆڵە جگەرە مەکێشە ئەبێ پێش هەموو شتێ ئەو باوکو دایکە خۆی ئەو شتانەی بە مناڵەکان دەڵێت بە عەمەلی لە خۆیان هەبێت جا زۆر تکاتان لێ دەکەم ئێستا لەخوا بەزیابێ مزگەوتەکانمان هەن لە هەموو شارەکانە زیاتر بە بیان بن فێری پەروەردەی ئیسلامیان بکەن داگیان فەروا بچینەوە مزگەوت کاتی تراویحە دەفەرموو
الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. فلا أقسم بما تبصرون وما لا تبصرون إنه لقول رسول كريم وما هو بقول شاعر قليلا ما تؤمنون ولا بقول كاهن قليلا ما تذكرون تنزيل من رب العالمين ولو تقول علينا بعض الأقاويل لأخذنا منه باليمين ثم لقطعنا منه الوتين فما منكم من أحد عنه حاجزين وإنه لتذكرة للمتقين وإنا لنعلم أن منكم مكذبين وإنه لحسرة على الكافرين وإنه لحق اليقين فسبح باسم ربك العظيم. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. والسماء والطارق وما أدراك ما الطارق النجم الثاقب إن كل نفس لما عليها حافظ
فلينظر الإنسان مما خلق فلينظر الإنسان مما خلق خلق من ماء دافق يخرج من بين الصلب والترائب إنه على رجعه لقادر يوم تبلى السرائر فما له من قوة ولا ناصر والسماء ذات الرجع والأرض ذات الصدع إنه لقول فصل وما هو بالهزل إنهم يكيدون كيدا وأكيد كيدا فمهل الكافرين أمهلهم رويدا. الله أكبر. سمع الله لمن حمده. اللهم ربنا ولك الحمد. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.